الرحمن الرحیم سڵاو و درود و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ مسلمانانی بەڕێز. مانگی شەعبان مانگێکی گەورە و پیرۆزە. ئەم مانگە مانگێکی عەرەبیە کەوتۆتە نێوان مانگەکانی ڕەجەب و مانگی ڕەمەزانی پیرۆز. با بزانین لەم مانگەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی ئەنجام داوە و چ شتێک لەم مانگەدا بەلایەوە گرنگ بووە و ڕێنمایەکانی بۆ هەر یەکێک لە ئێمەی موسڵمان کامەیە. ئەچینە خزمەت دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ، ئەفەرمێ نەمدی بە ئەندازەی مانگی شەعبان جگە لە مانگی ڕەمەزان پێغەمبەری خوا بە ڕۆژوو بێ. وسامەی کوڕی زەید هاوڵی خۆشەویستی ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ جارێکیان پرسیارم کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام، وتم قوربان کە سەیرە دەکەم لە مانگی شەعبانە زیاتر بە ڕۆژووە بی تا مانگەکانی تر جگە لە ڕەمەزان، هۆکارەکەی چییە؟ فەرمووی وسامە مانگی شەعبان مانگێکە زۆرێک لە خەڵکی تایە بێیاگان نازانن چەندێ مانگێکی گەورەیە. ئەم مانگی شەعبانە خوای گەورە وەکو کۆتایی ساڵ حساباتی هەموو کەسەکانەکە و کردەوەکانیان و چاکە و خراپەکانیان وەکو جەردێکی ساڵانە دۆسیەی تایبەتی خۆی هەیە و کەسە. بۆیە من حەزەکەم، پێغەمبەری خوا فەرمووی من حەزەکەم بە زمانی ڕۆژووەوە کردەوەکانم لەم مانگەدا پێش مانگی ڕەمەزان لای خوا وەربگیرێ بە زمانی ڕۆژووەوە. ئێمە بەڕێزەکانم لەم مانگە ئەوەی کە زۆر گرنگە ئەگەر یەکێک لە ئێمە ئەتوانێت بە ڕۆژوو بێ با ڕۆژوو بگرێ وەکو شوێنکەوتەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام. کەسێکمان هەیە ناتوانێت بە ڕۆژوو بێ، بە پارەکەی ببەخشێ، بە زمانی شیرینی ببەخشێ، ئەمر بە چاکە، ڕێگری لە خراپە، زیکرکردن، قورئان خوێندن، نزا و پاڕانەوە پێش نوێژەکان، دوای نوێژەکان، لە ناو نوێژەکان، بە هەموو شێوازەکان ئێمە ئەتوانین ژیانی هەریەکێکمان بیکەین بە عیبادەت و لەم مانگەدا بە تایبەتی ڕەنگ بداتەوە. چەند جوانی فەرمووە ئەبوو بەکری بەلخی عەلامە زانا عاریف لە سەردەمی خۆیدا ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی مانگی ڕەجەب کە ئەو مانگەیە پێش مانگی شەعبان وەکو ئەوایە کەسێک تۆوێکی وەشاند بێ، بەڵام کە مانگی شەعبان دێت وەکو وایە تۆ ئاوی تۆوەکە بدەیت. کە ڕەمەزان دێت تۆ بەروونبوومی ئەم دوو مانگە، حاصلاتی ئەم دوو مانگە کۆ دەکەیتەوە. واتە بە پێی قسەکەی ئەو ئەگەر کەسێک پێش مانگی ڕەمەزان نەیتوانیوێ تەمرینی نەکرد بێ، ئەزموونێکی تری نەبوو بێ لە نوێش، لە ڕۆژوو، لە قورئان خوێندن، لە زیکر، لە پاڕانەوە، لە دوعا، لە بەخشین، لە چاکە، ئاسان نییە لە مانگی ڕەمەزانە کوتوپڕ بچێتە ناو مانگێکەوە و بێوێ ئەم هەموو کاران ئەنجام بدە. بۆیە بەداخەوە هەندێک کەسە بینین کە ئەچینە ناو مانگی ڕەمەزان سەرەتای مانگەکە تا چەند ڕۆژێکی کەم گەرموگوڕیەکی پێوە دیارە، دوای بینین لە دەی ڕەمەزان ئایتر وردە وردە تەراویحەکان سار دەبێتەوە و ئەنجامی نادا. هەندێک کەسە بینین بەداخەوە ئالوودە بووە بە جگەرە کێشانەوە، بە نێرگەلە کێشانەوە، یان خوشکێک وازی لە سەرپۆش و لە چک هێناوە، ئەڵێ با مانگی ڕەمەزان بڕیارم داوە ئەو کاتە پابەندە بن پێیەوە. خوشکی من کێ دەڵێ مانگی ڕەمەزان دێ و تۆ لە ژیانە دەمێنیتەوە؟ کێ دەڵێ مانگی ڕەمەزان دێ و ئەسڵەن تۆ لەوە چێ نتوانێت ڕۆژوو بگری؟ یا ئەو کاکە بەڕێزەی کە جگەرە دەکێشێ، تووشی گوناهێک بووە، کەسێک تووشی تاوانێک بووە، چاوەڕێ بکات تا مانگی ڕەمەزان ئەو جا تۆبە بکە،
چێک کێمان نەزانێت لە قەدەری کاممانە ئەی خوێنینەوە تەمەنی ئەمە چەندێکە لە چ کاتێکایە ئایا مەجال ماوە بۆ تەوبەکردن خێرایی و پەلەییەکیەوێ هەرکەم لە ئێمە نازانین کەی کۆتایی بە تەمەنمان دێت بۆیە پێشەوەی بچینە ناو مانگی ڕەمەزانەوە ڕەمەزان وەکو سەفەرێک وایە بێ پێش ئەو سەفەرە خۆمان ئامادە کردبێ پاسپۆرتمان جلوبەرگمان جانتامان پارەمان پێداویستەکانی ئەم سەفەرە دکتی تەیارە فلان فیسار ئەویت ئەم هەموو شتانە کۆمەڵشتن کە لەو چێ سەفەری وڵاتێک بۆ وڵاتێکی دراوسێ ئەم هەموو زەحمەتە دەینە بەرخۆمانەوە سەفەرێکی قیامەت کە سەفەرێکی هەتاییە هەر کەسێک لە ئێمە مرد جارێکی تر ناگەڕێتەوە بۆ ئەم دنیا ئەبێ پێش ڕەمەزان ئەم کارانەی ئەنجام دابێ چەند جوان فەرموویەتی خوای گەورە لە فەرمودەیەکی قودسیە پێغەمبەری خوا بۆمانە گێڕێتەوە صلی الله علیه وسلم ئەفەرمێ خوای گەورە فەرموویەتی هیچ شتێک بە ئەندازەی شتە فەرزەکان بەلای منەوە بەندەم بەلاوە خۆشەویست ناکە بەندەیە کە فەرزەکان ئەنجامەدا بەلای خواوە زۆر خۆشەویستە و ئەفەرمێ لە کۆتایی فەرمودەکەدا بەندەکانی من لە ئەنجامدانی سونەتەکانە بەردەوام دەبن منیش بەردەوام ئەوانم خۆشەوێ و ئەوان لە من نزیکە بنەوە ئەگەر یەکێک لە ئێمە ڕۆژی 5 جار تەلەفۆن کا بۆ یەکێک بە مۆبایلەکەی 5 لایکی بۆ بنێرێ 5 کۆمنتی بۆ بنێرێ هەواڵی بپرسێ چەند خۆشەویستە لایەم کەسە ئەسڵەن ژمارەکەی تر خەزم ناکرێ ژمارەکەی لەبەرەکرێ هەر کام لە ئێمە ئەگەر ڕۆژی 5 جار نوێش بکەین سونەتەکان بکەین ڕۆژومان هەبوو بێ دووشەمە و پێنجشەمەمان هەبوو بێ لە شەعبانە عیبادەتی خۆی لە شەووالە عیبادەتی خۆی لە عەرەفە ڕۆژووی گرتبێ لە ڕۆژەکانی تر چاکەی کردبێ ئەمە ئینسانێکە خۆی گەورە لێی ڕازی بووە ئەمە ئینسانێک کە تەمرینی کردووە هاتە ناو مانگی ڕەمەزانیشەوە ئەو بەلای ئەوە زۆر تەبیعی و زۆر سروشتی مامەڵەکە و قورس نییە بەلایەوە بۆچی مامە حاجیەک دەبینین دایە حاجیەک دەبینین پشتی چەمیوەتەوە 80 ساڵ 90 ساڵە خوێنەواریشی نییە چێژە با لە نوێژکردن چێژە با لە نوێژی سونەت چەندین ساڵە شەو نوێژی نەفەوتاوە چەندین ساڵە نوێژی چێشتەنگای نەفەوتاوە سنەتی پێش فەرزەکان سنەتی دوای فەرزەکان کە دوعاکە هەر حەزێکی گوێی لێ بگری ئەمە چییە؟ ئەمە تامەکەی چۆتە ناو بنی دانیەوە تامەکەی چۆتە ناوە هەموو جەستە و خوێن و دەمارەکانیەوە ئەمە گەر شەعبان تەمرینی نەکردوێ بۆ ڕەمەزان ناتوانێت ئامادەسازی هەبێ شتێکی شەیە کە لە کۆتاییە من عەرزتان بکەم ئەو فەرمودانەی کە باس لەوە دەکەن گوایە 15 شەعبان کە لای خۆمان شەوەکەی پێڵن شەوی بەرات گوایە هەر کەسێک بە ڕۆژوو بێ پاداشتەکەی زۆرە ئەو فەرمودەیەکی ڕاست نییە و زەعیفە فەرمودەی وامان نییە دایکی ئیماندارانە فەرمێ جاری وا هەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆربەی مانگەکەی شەعبان بە ڕۆژوو بوو واتە لە ئەوڵەوە بە ڕۆژوو بوو ئەمان بینی لە کۆتاییەکەیشی ئەمان بینی هەر بە ڕۆژوو بوو هەندێکمان وتومانە نابێت لە کۆتایی شەعبانەوە کەس بە ڕۆژوو بێ شتی وامان نییە ئەو فەرمودەی وامان نییە لەو بارەوە هەموو کاتەکان توانی بە ڕۆژوو بی لەو مانگەدا بە تایبەتی کەسێکە دووشەمان و پێنجشەمانی لە هەموو مانگیەکە بەردەوام بووە ڕۆژە سپیەکان کە پیانڵن ڕۆژی سپی 13 مانگی عەرەبی 14-15 مانگ ئەگەر عادەتی کردوێ لە مانگەکانی ترا با 15 مانگیش بکەوێتە ئەو شەوەی کە من باسم کرد کە شەوی بەراتە و بەیانی بە ڕۆژوە بێ بۆ ئەو کێشەیەکی نییە چکەوە عادەتی کردو بە ڕۆژەکانی تریشەوە بەڵام تایبەتی کەین بڵین 15 شەعبان با بە ڕۆژوو بین نەخێر فەرمودەی وامان نییە یان کەسێک بڵێ با من ئەخیر ڕۆژی شەعبان بە ڕۆژوو بم نەوەکو لە مانگی ڕەمەزانە ڕۆژێک بخۆین یا ڕۆژێک کەم بکە ئەوە قسەیەکە هیچ بنەمایەکی نییە و مانگی شەعبان مانگێکی تایبەتە لە مانگەکان ئێمە توانین بە
عیبادەت و خواناسی وەکو عەرزم کردن ئەگەر ڕۆژوگرتن ببێ، چکە ڕۆژوگرتن پاداشتەکەی زۆر گەورەیە. بە ڕۆژوگرتن ئەم مانگە زیندووکەینەوە نەمانتوانی بە هەموو ئەو شتانەی کە لە شەریعەتی ئیسلامە ناوی کردەوەی چاکەی لێنراوە ئەتوانین مانگەکەمان ئاوەدان کەینەوە و پێشەکی و مقەدیمە بێ بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. خی گەورە یارمەتیدەری هەموو لایەکمان بێ ئاوەدانی کەینەوە بە عیبادەت. مانگی ڕەمەزانیش بە جەستەیەکی تەندروست و بە تەمەنێکی مبارەکەوە پێشوازی لەو مانگە بکەین.